بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت خۆشحاڵین بە ئامادەبوونت لە دیداری سلێمانی گەورەت کردین یاخوا بەخێر بێ. زۆر سپاسی جەنابەت دەکەم خۆشم زۆر خوشحاڵم کە بەشدارم لە کۆربەندی دیداری سلەیمانی. سپاسی جەنابت و کاکە دکتۆر بەرهەم دەکەم بۆ بانگێشکردن و میوانداریمان کە بەشدار بێت لەم کۆربەندە تەمەنای سەرکەوتن تەمۆ دەکەم. سپاست دەکەین یاخوا بەخێر بێیت. دوێنێ جەنابت لە دهۆک بووی دڵیش زۆر خۆش بوو. وتم ئەگەر پەیامێکت هەبێ هەم بۆ تیمی دهۆک هەم بۆ عێراق ئەگەر پەیامی تیشت هەبێ پێشەوەی بێمە سەر ئەو پرسیارانەی کەوا ئامادەم کردو لە جەنابتی بکەم. زۆر سپاس. وەڵا لەوانەیە زۆرتان بینیتان بێ لە تەلەڤیزیۆنی یاریەکی زۆر جوان بوو و ئەمە بۆ یەکەم جارە لە مێژووی عێراق کە یانەیەکی عێراقی ئەم یاریە باتەوە ئەم جامە باتەوە کە ئەم جارە یانەیەکی کوردستانی یانەی دهۆک توانی ئەم جامی کەندا بباتەوە جێ دڵخۆشی هەموو لایەکمان بوو و پیرۆزبایی لە ئەوان و لە هەموو خەڵکی عێراق و بە تایبەتی خەڵکی کوردستان دەکەم و هیوادارم بەردەوام بن لە سەرکەوتن و تەمەنای سەرکەوتن بۆ یانەکانی تری کوردستانیش دەکەم. سپاس. من حەزەکەم لە خزمەت جەناب تا هەندێک بابەتی استراتیجی باز بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی دوایی بینە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوایی بینەوە عێراق و پاشان بینە سەر وەزعی ناو ماڵی خۆمان. من لە خزمەتم بەڵام ئەگەر ڕوخسەتم بدەی یەک دوو پەیامی کورتم هەیە. هەروەک دەزانەمان ئەم ڕۆژانە ڕۆژانی تاوانە بەدنەوەکانی ئەنفالە. پێم خۆشە ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ئەنفال و هەموو شەهیدانی کوردستان دابنوێنین و ئەم یادە بەرز ڕابگرین و هەموو کارێکیش بکەین بۆ ئەوەی ڕێگە نەدەین جارێکی تر ئەم جۆرە تاوانانە دووبارە بکرێنەوە. و ئەمڕۆ ڕۆژی جەژنی ساڵی نوێی خوشک و برای زیدیەکانیشە. بەرڤێز پیرۆزباییە سەرساڵا نوێ لە خوشک و برایت مەیەتێ زیدیتکەم لە کوردستانێ و لە مجیانێ و هیویدارم ساڵا خوشیە و سەرکەفتنێ و پێشکەفتنێ بیتن و هەرت سەرکەفتی بن. و زۆر سپاسیش جارێکی تر بۆ بانگێشکردن. سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ ئامادەبوونت. قوربان. لە هەژدەمانی ڕابردوو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورە و بەرچاوی بەخۆیەوە بینی. ئەسەد لە سووریا نەماوە، حیزبوڵڵا لاواز بووە، ئێران تا ئاستێکی زۆر لاواز بووە، ئەمریکایەکی تازە لە ئارایە کەوا پلانیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتیان بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لای کەم زۆر ڕوون نییە، جێی پێشبینیکردنی سەختە. جەنابتان دۆخەکە چۆن دەبینن و ڕۆڵی هەرێمی کوردستان تەسیراتی ئەم گۆڕانکاریانە لەسەر هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ پێم وایە لەوانە زۆر زەحمەت بێ نەک بۆ من بۆ هەر کەسێک کە خوێندنەوەیەکی تەواو و ورد بۆ هەموو ئەو ڕووداوانە بکە کە ئێستا لە ئارادان. بەڵام ئەوەی دیارە گۆڕانکاریەکی خێرا و هەستیار لە ناوچەکەدا ڕوودەدا و ئەو گۆڕانکاریانەش هەندێکیان لەوانەیە چاوەڕوان نەکراو بوو بن هەروەک کە بینیمان ئەم گۆڕانکاریە خێرایی کە لە سووریا ڕوویدا. پێم وایە لە ئاستی چاوەڕوانکردنی خودی دەسەڵاتی ئێستای سووریا و دەسەڵاتی پێشووتریش نەبوو. بەڵام ئەو گۆڕانکاریانە زۆر خێرا هاتنە کایەوە کە ئەمانە بارودۆخێکی نوێیان خوڵقاند بە تایبەتی لە وڵاتی سووریا. بە هەمان کاتیشدا هەڵبژاردنەکانی ئەمریکاش وای کردووە کە حکوومەتێکی نوێ و بە سیاسەتێکی جیاواز ئێستا حکومڕانی لە ئەمریکا دەکا کە سیاسەتێکی جیاوازتریان هەیە سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها لێکدان و پێکدادانە و شەڕ و ناخۆشیانەی کە لە ناوچەکەشدا هەن هەروەک جەنابەت ئاماژەت پێدا دیسان ئەمانەش هەمویان کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەسەر تەواوی ڕووداوەکانی ناوچەکە هەیە و ئێمەش بە دەرنابین لەو گۆڕانکاریانەیە کە هەیە. بەڵام چۆن ئێمە بتوانین خۆمان بگونجێنین هەروەک پێشتریش ئێمە باسمان کردووە سیاسەتی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان پێی بە جۆرێک بێ کە ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵ تەشەنەکردن و خراپترکردنی باری ئاسایش و
سەقامگیری ناوچەکە نەبین. ئێمە ئەگەر بتوانین دەورێکی کاریگەر لە نزیککردنی لایەنەکان و باشترکردنی بارودۆخی ئاسایشی ناوچەکە و ئاشتی بگێڕین ئەوە زۆر باش دەبێت. بەڵام ناوبێ هەرێمی کوردستان ببێت بە بەشێک لەو ململانەیە و خۆ نەخواستە پێشەکان ئاڵوستر بکە، نە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا، نە لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەدا، و خەڵکی ئێمەش ماندوو بووە. خەڵکی ئێمە چاوەڕوانی ژیانێکی باشترە، ئایندەیەکی گەشترە، و هەر هەنگاوێک بۆ باشترکردنی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا هەبێت، هەرێمی کوردستان پێویستە خۆی لەو بەرەیەدا ببێنێتەوە. پرسیارێک لەسەر ئەمریکا بکەم. جەنابەت مێژوویەک لەگەڵ ئەمریکا هەیە، هەم لە ڕووی ئەکادیمی هەم لە کاری سیاسیە، و لە هەفتەی ڕابردوو لەگەڵ سەرۆک وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆبیۆ جەنابەت قسەت کردووە. خوێندنەوەت بۆ سیاسەتی ئەم ئیدارەیە چییە؟ لە هەمان کاتا پەیام و داواکاری بەڕێزت یا پەیام و داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی ترەمپ چییە؟ من خوێندنەوەیەکی جیاوازم نییە لەوەی کە ئێمە دەیبینین. ئەوەی کە لە خودی ئەمریکەکان دەبیستین، ئەوان دەیانەوێ بە تایبەتی ئەم دەسەڵاتی ئێستا دەڵێ ئێمە دەمانەوێ ئاشتی بەرقەرار بکەین، بەڵام چۆنیەتی گەیشتن بە ئاشتی ڕێکاری جیاوازتریان. ئەوان باسیەوە دەکەن ئاشتی لە ڕێگەی هێزەوە، کەواتە بەکارهێنانی هێز بۆ ئەوەی ئاشتی بەرقەرار بکرێن، ئەوەی کە دەڵێن پیس ترو سترنگث. اینجا ئەگەر ئەمە سیاسەتەکەیان بێ، ئەبێ لایەنەکانی تریش بتوانن چۆن تەعامل لەگەڵ ئەم سیاسەتە نوێ ئەمریکا بکەن. ئێمە پەیوەندیەکی دوور و درێژمان لەگەڵ ئیدارەی ئەمریکا هەیە، و بە تایبەتی ئەو برادەرانەی کە ئێستا لە دەسەڵاتدان. بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا دۆستێکی کۆنی ئێمەیە، هەر وەختی خۆشی کە سناتۆر بووە، زۆر پشتیوانی مافەکانی خەڵکی کوردستان بووە، و چەندین بەرپرسی تریش لە شوێنە گرنگەکانی ئەم ئیدارەیە هەن کە دیسان ئەوانیش دۆستی نزیکی ئێمەن. ئێمە هەمیشە ئامادەین بۆ ئاڵۆگۆڕکردنی بیر و بچوونەکانمان لەگەڵیان، بەڵام هەمیشەش هەوڵی ئەومان داوە کە ئێمە عاملی خێر بین، و هەرچی بتوانین لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەدا بێ و بە تایبەتی خەڵکی کوردستاندا بێ، ئێمە جەخمەن لەو خاڵە نەکردوێتەوە. پرسیارێک بکەم لەسەر سووریا. پێشتر جەنابەت ئاماژەت بە سووریا کرد. سووریا گۆڕانکاری گەورەی تیاڕوەدا ئێستا. ئێمە پانەڵێکی تایبەتیشمان هەیە لەسەر سووریا کە هەڵکانێک کە هەم شارەزاییان هەیە و هەم لەسەر سووریا کار دەکەن قسەیان دەبێت. بەم پرسیارەکە وردکەمەوە لە دوو بەشی جیاوازدا. سووریا بۆ عێراقیش و بۆ هەرێمی کوردستانیش دراوسەیەک بووە کە کێشەی زۆری ناوەتەوە. لە داعشەوە، لە پێش داعشەوە، لە مەسەلەی ئەو هەموو ئاوارەی کەوا لە شەڕی ناوخۆی ڕایان کردە ئێرە. پرسیار یەکەم، تا چەندێک ترست هەیە لە دروستبوونی کێشەیەکی تری ئەمنی لەمانەی کە باسم کرد، جا چ داعش بێ، چ کێشەیەکی هاتن و ڕاکردنی خەڵک بێ، ئەمە لەلایەکی تر لە سووریا ئەمە کێشەی کوردیشمان هەیە. ئەوانیش ئێستا لە ناو معادلەکان، ئەوانیش کەم تا زۆر لەحزەیەکیان هەیە وەکو 2003 و یانەوە دوی ئێمە. تەجربەی هەرێمی کوردستان تا چەندێک دەرسی بۆ ڕۆژاواتیایە؟ دوو پرسیاری جیاواز. دەکرێت خوشکەوراکانمان لە سووریا سوود لەو تەجروبەی هەرێمی کوردستان وەربگرن کە بێگومان تەجروبەیەکی دەوڵەمەندە. ئێمە خۆشی و ناخۆشی زۆرمان بینیوە، دەکرێت سوود لە کارە باشەکانمان وەربگرن و کارە هەڵەکانیشمان دووبارە نەکەنەوە. ئەمە پێم وایە باشترین ئامۆژگاریە بە خوشکەوراکانمان لە سووریا. ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە ئەمەیە کە ئەوان یەکگرتوو بن، و تاکو ڕێزەکانی بڵێم کوردەکان لە سووریا یەکگرتوو بن، ئەوان دەتوانن زیاتر داکۆکی لە مافە ڕاوەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی لەگەڵ دەسەڵاتی دیمەشق بگەن بە ڕێکەوتنێک کە هەموو مافەکانی کە خۆیان تەمەنای دەکەن و خۆیان مەبەستیانە بەدەست بێنن. بەڵام وەکو جەنابیش باست کرد، سووریا وڵاتێکی فرەنەتەوەییە، لە ڕووی جوگرافیشەوە، لە ڕووی نەتەوەیشەوە جیاوازیەکی زۆری تێدایە. لەلایەکەوە ئێمە دەبینین لە
ناوچە کوردستانیەکان و کوردی زۆری لێیە ئیتر لایەنەکانی تری کە نزیکن و هاوپەیمانن لە تورکیا لە باکووری ڕۆژاوای سووریا دیسان لەوێ باڵا دەستن عەلەویەکان لە ناوچە ساحلیەکان لەسەر بەحری سپی دیسان لەوێ هەن دروزەکان لە باشووری سووریا هەن و حتا پێکاتە عەشایریەکانی عەرەبیش کە لە سووریا هەیە هەمویان یەکبیر و یەکبوچوو نین و دەسەڵاتێکی نوێش ئێستا لە خودی دیمەشق هەیە بەڵام جگە لەمە شوێنێکی تر هەیە کە ناوچەیەکی بەرفراوانە و تەحەدێکی زۆر دەسەڵاتێکی زۆر بەهێز نەیتوانیەوە خۆی بچەسبێنێ و هەموو ناوچەکانی سووریا لەژێر کنترۆلی خۆی بگرێت کەواتە لە ئازان بۆ ئەوانەی کە شارەزایی جوگرافیای سووریان بەتایبەتی لە منتقەی دێرە زوورتاک و تەدمر و دێتەوە ئەو شوێنێکی زۆر بەرفراوانە کە بینیمان تا حەدێکی زۆر چالاکیەکانی داعش لەوێ هێشتا بەردەوامیان هەیە و بەپێی ئەو راپۆرتە زانیاریانەی کە بە ئێمە دەگات حتا چالاکیان زیاتریش بووە و لە چەندین شوێنیش کەمپی ئەو داعشانە هەیە کە پێشتر دەستگیر کراون لەوێن ئەمانەش هەمویان جێی مەترسین بێگومان لە هەر شوێنێک کە ئاسایش و سەقامگیری تێدا نەبێت و ئابوووریەیەکی باش کە بتوانێت وەڵامدەرەوەی خزمەتگوزاری خەڵک بێ ڕێگە بۆ سەرهەڵدانی تونند و تیژی زیاترە من بە حکمی ئەو تەجروبەی کە ئێمە هەمان بووە لە ناوچەکانی خۆشمان بینیومانە ئەو ناوچانەی کە باری ئابووری باشترە سەقامگیری سیاسی تێدا باشترە و ئەمنیەت و ئاسایشیش تێدا باشترە کەواتە ئەم شتانە بەیەکەوە بەسراونەتەوە ئێستا سووریا لە دۆخێکی زۆر زۆر هەستیاردا دەژی و دوای چەندین ساڵ شەڕ و پێکدادان وەزیەکی ئابووری نالەباری هەیە پێویستیان بە یارمەتی نێودەوڵەتی هەیە و تەحەدێکی زۆر فرسەتێکی باشە کە یارمەتی نێودەوڵەتی لەگەڵ خواستی حکومەتێکی هەمە چەشن یانەوەی کە ئینکلوسیڤ هەموو لایەنەکانی تێدا بەشدار بێت ئێستا لەبارە پێم وایە دەکرێت سوود لەو دەرفەتە وەربگیرێ و یارمەتیەکانی کە بۆ سووریا ئامادەن پێشکەش بکرێن لەگەڵ ئەو بوچوونانەی کە هەموو لایەک تێدا سوودمەند بن تیاندا و هیچ لایەکیان پەراوێز نەخرێن فرسەتێکی باشە کە بتوانن جەختی لێ بکەنەوە خوشکبرە کوردەکانیشمان دەتوانن لەسەر ئەو خاڵە بێگومان کار بکەن و ببن بە بەشێک لە بنیادنانی سووریایەکی دیموکرات کە هەموو لایەک تێدا خۆی ببێنێتەوە و بەرژەوەندی هەموو لایەک تێدا پارێزراو بێت. ئەمێ پرسیارە لەسەر تورکیا بکەم بەس با لەسەر سووریا یەک فۆڵەوە بکەم ئەگەر ئیجازە هەبێ ئەویش قسەکان کە بەکارە هێرێن لەسەر سووریا و شتانی کە ئەیبیسین باسی دیموکراسیە باسی دەستورە باسی فیدراڵیەتە ئەمانە هەمووی بۆیە وتم لە 2003 و 2005 خۆمانە چێ لێرە ئێمە بەو تەجربانە ڕۆشتین ڕۆژانێک بوو کە لە هەرێمی کوردستانە ئێمە شەڕی بەغدا کراوە ئەوە لە کاتی خۆی پاشان لە 2003 بەدواوە تەجربەیەکی سیاسیمان هەیە هەندێک جار فیدراڵیزم بە واتای جیاواز تەفسیر کراوە ئەم مێژووە ئەگەر وردی بکەینەوە ئەگەر جنابەت ڕوو بکەیتە هەندێک لە بەرپرسانی کوردی سووریا چی بکەن چی نەکەن نەسیحەتەکە لەکوایە وا بڵێن lessons learned لەکوایە بۆم پێم وایە نیەت لە هەموو شتێک گرنگترە نیەت لە هەموو شتێک گرنگترە ئەگەر نیەتی پێکهاتن و پێیەکەوە ژیانی ئاشتیانە هەبێ ینی زۆر ئاسان دەکرێت فرمولەیەک بدۆزرێتەوە کە بتوانن بەیەکەوە بشین فدراڵیەت ئەگەر بڕوات پێی نەبێ حتا ئەگەر وەسیقەشت هەبێ نووسراویش بێ بەڵام دەکرێت پاشگوێ بخرێ دەکرێت گرنگی پێ نەدرێ دەکرێت پەناوپێچ بدۆزرێتەوە بۆ ئەوەی جێبەجێ نەکرێت بەڵام ئەگەر نیەتی پاک هەبێ هەر فۆرمولایەک بێ کە پێکهاتەکانی سووریا لەسەری ڕێبکەوە ئەگەر فدراڵیەت سیستەمێکە کە هەموو لایەنەکانی سووریا پێی ڕازی بن پێم وایە ئەمە دەکرێت ببێت بە
حاڵێکی کۆکەرەوە بۆ هەموو لایەک و حکوومەتێکی باشتر پێک بێت. هیوادارم ئەو لایەنانەی کە دژی فدرالیەتن تۆزێ بچوونەکانی خۆیان بگۆڕن، چونکە فدرالیەت بەڕاستی مەسەلەی لاوازکردنی دەستهەڵاتی وڵاتێک نییە، بەشک و ئاعترافکردنە بە جیاوازی ئەو پێکهاتانەی کە هەن کە بەیەکەوە دەیانەوێ لە وڵاتێکدا هەر یەکێک تەکمیلەی لایەنەکەی تر بکە. ئەم جۆرە بچوونە کە فدرالیەت بە هێز و توانا بۆ وڵاتەکە ببینێ پێم وایە دەکرێت زۆر زۆر کاریگەر بێ لەوەی کە لایەنەکان لە یەکتر نزیک بکاتەوە. بەڵام ئەگەر بچوونی جیاواز هەبێ فدرالیەت بە جیابوونەوە لێک بدرێتەوە بێگومان کەواتە نیەتەکە بۆ ئەوە نییە پێک بێن. پێم وایە ئەو تەجروبەیەمە لە عێراق هەمانە دەکرێت بەشێک بێت لەو ئەزمونەی کە خۆیان دەیانەوێت سوودی لێ وەربگرن و هیوادارم تێشی دەسەرکەوتوو. سپاس. ڕاستی مەبەستم بوو کە ئەو پرسیارە جەنابەت بکەم. با من بێمە سەر مادەم باسی هەموو ناوچەکانی کوردستانەکەین، پرسیارێکی تورکیاشی لێ بکەم. ئەویش نامەی ئۆجەلان هەیە، پرۆسەیەکی ئاشتی دەستی پێکردوتەوە، بەڵام ئەمەش پێشتر پرۆسەی ئاشتی هەبووە، بەڵام هاتینەوە شەڕ. ئێستش سەرەتایەکی تر هەیە بۆ پرۆسەیەکی ئاشتی. ئەم جارە چ جیاوازیەکی هەیە؟ جەنابەت تا چەندێک متەفائیلی کە ئەم جارە سەقامگیری و ئاشتی دروستە بێ بە شێوەیە کە مافی کورد لە تورکیا پارێزراو بێ؟ پێشتریش چەندین جار هەوڵی ئەوە دراوە کە ئاشتی ببێتە جێگرەوەی شەڕ و پێکدادان، بەڵام ئاشتی بەلایەنێک بە تەنیا ناکرێت. ئەبێ هەر لایەنێک کە بەشێکە لە کێشەکە ئامادە بێ ڕوو لە چارەسەری ئاشتیانە بکە. ئەم جارە کە دەبینین لە تورکیا گۆڕانکاری لە بچوونی لایەنە تونندڕەوەکاندا هەیە، لایەنی تونندڕاو باسی ئاشتی دەکا و لایەنەکان باسی لەک نزیکبوونەوە دەکەن، کەواتە ئەمە پێم وایە جیاوازیەکەی ئەم سەردەمە لەگەڵ کاتەکانی پێشووتر ئەمە بووە. و نامەی بەڕێز و جەلانیش کە داوا دەکا بەرەو ئاشتی بڕۆن، هەروەها لە لایەکی ترەوە لایەنی حیزبی ناسیۆنالیستی تورکی دەبینین کە دیسان باسی چارەسەری ئاشتیانە دەکەنەوە و دەستهەڵاتیش کە خۆیان پێیان وایە چارەسەری ئاشتیانە باشترین ڕێگەیە بۆ بەرەو پێشچوون. پێم وایە ئەمە هەمووی گۆڕانکاری ئەرێنی و باش و دەکرێت کاریگەریش بن، بەڵام دەمێنێتەوە سەرەوەی کە چۆن تەعامل لەگەڵیان دەکرێت. بگومان لەوانەیە لایەنی تریش هەبێت کە بەرژەوەندیان لە سەرکەوتنی ئەو پرۆسەیەدا نەبێت، ئەبێ ئیرادەی ئاشتی و ئیرادەی سەرخستنی پرۆسەی ئاشتی بەهێزتر بێ لە ئیرادەی ئەوانەی دەیانەوێت ڕێگری بکەن. هیوادارم ئەو ئیرادەش سەرکەوێ و ئاشتی جێگرەوەی شەڕ و ئاژەوە بێ. چینە ئێران؟ پێکی جەناب زۆر سپاس. پرسیار لەسەر ئێران ئەکرێت زۆر بێ، بەس من فیمەکە لێرە مەسەلەی دۆزی کووردە. ئێران لەلایەک لاواز بووە، ئەسەد کە هاوپەیمانی بوو لە حکومانە ماوە حیزب الله لە لوبنان لاواز بووە، بۆ یەکەم جار ئیسرائیل و ئێران ڕاستەوخۆ دژ بە یەک شەڕیان کردووە. ئێستش ئیدارەی ترامپ بە دوو تەوەرەی جیاواز لەگەڵ ئێرانە تەعامولەکە، جەنابەت ئاماژەت پێ کرد، peace through strength، لەلایەکەوە ئەڵێت carry a big stick but speak softly، لەلایەکەوە نیگۆشیشن و مفاوەزاتیان هەیە، لەلایەکی تریشەوە هەڕەشە لە ڕژێمەکە ئەکا. ئالەم بەینا لە بینی ئێران و لە بینی ئەمریکا سەرەتا وەزعی هەرێمی کوردستان چۆنە، بێخێنەوەی تۆ بۆ ئەو داهاتووە چۆنە، بەڵام لە هەمان کاتاجێی پرسیاریشە کە کوردانی ئێران و ڕۆژهەڵات وەزعیان چۆنە بێ؟ ئەوەی جەنابەت دەڵێ پێم وایە پرسیارەکە خۆی لەوە دەدەمێتەوە لە کێ دەپرسیایە. ئێران لاواز بووە بەرامبەر بە کێ لاواز بووە؟ بەرامبەر بە ئەکتەرەکانی ناوچەکە پێم وانە نییە ئێران وڵاتێکی لاواز بێت. ئێران هێشتاش کاریگەری زۆرە و ئێران لە لایەکی ترەوە دراوسەی ئێمەیە و لە زۆر قۆناغیشدا هاوکاری ئێمە بووە و پەیوەندیەکی دۆستانەشمان لەگەڵ ئێران هەبووە بەردەوام. لە هەمان کاتدا ئێمە دۆستایەتیەکی زۆر نزیکیشمان لەگەڵ ئەمریکا هەیە و ئەمریکا هەمیشە
پاڵپشت و یارمەتیدەری ئێمە بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان دژایەتیکردنی تیرۆر لە زۆر ڕۆەوە ئێمە سوپاسی ئەمریکاش دەکەین کە هاوپەیمان و دۆستی نزیکی خەڵکی ئێمە بووە وەکو کورد و وەکو عێراقیش بە شێوەیەکی گشتی کەواتە بە هیچ جۆرێک پێویست ناکە کورد خۆی لە شوێنێکە ببێنێتەوە کە خۆی ساغ بکاتەوە لەم لا یان لەم لا ئێمە دەکرێت ڕێز لە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ئێران بگرین ڕێز لە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ئەمریکاش بگرین و دەکرێت ئێمە ببین بە عاملێکی باشیش بۆ نزیکردنەوەی بیرروبوچوونەکان بۆ باشترکردنی باری ئاسایش و سەقامگیری ناوچەکەش کەواتە بە هیچ جۆرێک لە بەرژەوەندی کورددا نییە کە کورد ببێ بە بەشێک لە کێشەکە بەڵکو دەکرێت وەکو بەشێکی کاریگەریش بێ لە چارەسەرکردنی کێشەکان ئەمە بۆ کوردەکانی ڕۆژهەڵات لە ئێرانیش بە هەمان شێوە و لە هەموو ناوچەکانی تریش بە هەمان شێوە بینە سەر باسی هەولێر و بەغا پەیوەندیەکانی نێوان حکوومەتی فدراڵی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان خاڵێکەوە لە لای واشنگتن بە تایبەتی لای ئیدارەی ترەمپ زۆر گرنگە کرانەوەی بۆری نەوتی هەرێمی کوردستانە کە کۆمپانیاکان بتوانن لەو ڕێەوە وەکو پێشتر نەوتی خۆیان بنێرنە بازارەکانی جیهان و هەرێمی کوردستان بەشێک بێت لە سەقامگیری وزەی نێودەوڵەتی کێشەکە وازەح مێژووەکە دیارە لە ئاگادارین کە کۆمەڵێکی زۆر لە کۆبوونەوە هەیە کاک ئامانج بەڕێز وەزیری نەوتی عێراقی بەڕێز دکتۆر ئومێد ئەم تیمانە هاتوچۆی بەغایان زۆر بووە هەندێک جار ئەوان هاتوون کۆمپانیاکان کەم تا زۆر سەرقاڵن بەم بابەتە ئەمە ئەولویەتێکە بۆ حکوومەتی هەرێم ئەولویەتێکیشە بۆتە ئەولویەتێکیش بۆ حکوومەتی ئەمریکی کەی حەلەکەیە بینین هیوادارین بە زووترین کات چارەسەر بکرێت دەرێ ئەگەر جەنابەت ڕخسەت بدەیت تۆزێ باسی ڕابردووی ئەم کێشە بکەین لە سەرەتاوە هەرێمی کوردستان کە دەستی بە هەناردنەکردنی نەوتی هەرێمی کوردستان کرد دوای ئەوە بوو کە بودجە لەسەر هەرێمی کوردستان پچرا کەواتە بڕیارێکی تەکلایەنە لەلایەن حکوومەتی فدرالی بوو کە بودجەی ڕاگرت اینجا هەرێمی کوردستان دەستیان کرد بە هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە بە 4 ساڵێکی زۆر ناخۆش بە تایبەتی لە شەڕی دژی داعش لە وەرگرتنی نزیکەی 2000 ئاوارە و ئەو خەڵکانەی کە لە شوێنەکانی تری عێراق ڕوویان لە کوردستان کرد بەبێ بودجە کارێکی سەخت بوو ستانە بێ ئەوە لە بەرچاو بگرێت کە کابینەکانی پێشووتر دەبوایە ئیدارەی ئەم وەزعە بدەن بەم جۆرە کە بەداخەوە بوو بە بابەتێکیش کە قەرزێکی زۆر کەوتە سەر هەرێم بەڵام لە چیەوە دەستی پێکرا لە ڕاگررتنی بودجەی هەرێم دەست پێکرە بابەتەکە دوای ئەوە کێشەی یاسایی کە شکایەت و شکایەتکاری کرا بە تایبەتی لەلایەن حکوومەتی فدرالیەوە شکایەت لە حکوومەتی تورکیا کرا لە پاریس کە ئەو نەوتە ئەبێ ڕابگیرێ کە لە ساڵی 2023 لە نەتیجەی بڕیارێکی دادگا هەناردەکردنی نەوتی کوردستان ڕاگیرە لەو سەردەمە تاکو ئێستا وەکو هەرێمی کوردستان زیاتر لە 23 میلیارد دلار ئێمە زیانمان بەرکەوتووە و بە هیچ جۆرێکیش ئەم زیانە قەرەبوو نەکراوەتەوە تاکو کەسێک بڵێ هەرێمی کوردستان تێیدا سوودمەندە هەم عێراق زەرەری کردووە هەم هەرێمی کوردستان زەرەری کردووە هەم تورکیاش زەرەری کردووە کەسێک نابینم سوودمەند بێ لە ڕاگررتنی هەناردنەکردنەوەی نەوت بەم دوایە چەندین دیدار و کۆبوونەوەی زۆر چڕ کرا لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ ئۆفیسی بەڕێز سەرۆکوەزیران و ئێمەش زۆر ڕاشکاوی هەرچی لە دەستمان هاتووە و ئەوەی پێشمان کراوە کردومانە بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێکی هاوبەش کە نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگەی تورکیا دەجارێکی تر هەناردە بکرێ و لایەنی فرۆشتنی نەوتیش سۆمۆ بێ کە لانی پێشنیارکراوی حکوومەتی فدرالی بووە لەسەر ئەو شتانەمە ڕێککەوتوین ئێستا ئەو خاڵانەی کە ماون ڕەزامەندی خود کۆمپانیەکان ئەو کۆمپانیا نێودەوڵەتیانەی کە تا ئێستا هاتوون و لە کوردستان وەبەرهێنانیان کردووە کەواتە جۆری کۆنتراکتەکان جۆری کارکردنی کۆمپانیا نەوتیەکان لە کوردستان جیاوازە لە جۆری کارکردنیان لە بەشەکانی تری عێراق ڕێزگرتن لەو کۆنتراکتانە بەشێکی سەرەکیە کە ئەم کۆمپانیانە داوای دەکەن هەرچەندە دوو جاریش لە دادگای عێراق شکایەت کرا هەردوو جار لە بەرژەوەندی کۆنتراکتەکان دادگا بڕیاری دا کەواتە
دانیان بە کۆنتراکتەکان یاریمی کوردستان و کۆمپانیەکاندا ناوە کەواتە پێویست ناکات چیتر لەسەر ئەم بابەتە کێشە دروست بکرێ لە لایەکی ترەوە ئەم کۆمپانیا داوای گەرانتی دەکەن چونکە بەشێک لە کێشەکە دەستنیشانکردنی کولفەی ئینتاجە کە پێویستە ئەم کولفەیە بوان داوین بکرێ بەبێ ئەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی ئێمەوە هەناردە بکرێ کەواتە ئەگەر سۆما هەناردە بکە بێ ئەو میکانیزمە بدۆزرێتەوە کە چۆن بەشەکەیەوان دەدرێت لەسەر ئەمەش ڕێکەوتن کراوە لەگەڵ وەزارەتی نەوتی فدرالی ئەم ڕێکەوتنە کراوە کە ژمارەیەک تەرخان کراوە تاکو ماوەیەک لایەنی سێەم دێ و ئەو لایەنە سێەمە دراستێکی تەواوی بابەتەکە بکە و کولفەی حەقیقی دەربێنی و لەسەر ئەوە ڕێکەوتن کراوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە چونکە ئەو زەمانەتانەی کە کۆمپانیەکان داوای دەکەن پێم وایە ئەبێ ئەم خاڵەش کۆتایی بێ بۆ ئەوەی دەست بە هەناردنەکردنی نەوت بکرێت کە پێم وایە لە بەرژەوەندی هەموو لایەکدا دەبێ لە ئاخر دیداری ئەم منیش کە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکوەزیران دیدارمان هەبووە لەسەرەوە ڕێککەوتین کە تیمەکانی تەکنیکی ئێمە جارێکی تر بگەڕێنەوە بۆ بەغدا لەگەڵ وەزارەتی فدرالی نەوتی فدرالی گفتوگۆ بکرێت لەسەر بابەتە تەکنیکیەکان بۆ ئەوەی ئەو کێشانەی کە ماویشن چارەسەر بکرێن و دەست بە هەناردەکردنی نەوت بکرێن. ئەم وردەکاریانەی جنابەت باست کردی قانونی یاسایی فەنی هونەرین کێشەی سیاسی نین بەڕێز سەرۆکی وەزیرانی عێراقیش بە هەمان شێوتی بۆ یەکەم جارە کە مفاوەزاتەکان مفاوەزاتی فەنی و قانونین جنابەت پێشتر باسی نیەتت کردوتت نیەت مهمە هەست بە نیەتێکەکەیکەوە نیەتی چارەسەرکردن هەیە چونکە ئەگەر ئەم مەسەرە یاساییانە بێ کەواتە ئەبێ چارەسەرەکە زۆری نەمابێ کێشەکە لە سیاسی و نیەتەوە چوبێتە مەسەلەی یاسا و قانون و کرانەوەی بۆریەکە کەواتە ئەبێ چارەسەر نزیک بێ بێگومان کێشەکە پێش هەموو شتێک سیاسیە اینجا تەکنیکی و یاساییە بەڵام ئەگەر نیەتی سیاسی هەبێت دەیتە سەر ئەم کێشە یاسایی و تەکنیکیە کە ئێستا ئێمە هەردوو لەمان خەریکین کەواتە نیەتێکی سیاسی هەیە بۆ چارەسەرکردن بۆیە باسی کێشە تەکنیکی و یاساییەکان دەکەین. بەڕای منەوە هەواڵێکی خۆش ئەوە تەقیمێکی بەڕای من تازەیە بۆ دۆخی پەیوەندیەکانی نێوان هەرێمە بەغا بە بینەوە ناو ماڵی کوردی ئەمە بێتە کۆتا دوو پرسیارم هەڵبژاردن کرا پیرۆزبایی ناوخۆیی و نێودەوڵەتی کرا کە هەڵبژاردنێکی چاکمان هەبوو بەڵام تا ئێستا حکومەتی نوێ تشکیل نەکراوە جەنابەت چەندەها جار هاتوویتە سلێمانی کاک بافڵ و ڕێزانی ئێرە بینیوە کاک بافڵ چەند جار هاتۆتە هەولێر کا حکومەت پێی تشکیلە بێ شکر بۆ خوا ئێستا گفتوگۆ بەردەوامە و جزئیات و وردەکاری هەیە ئەوەی تیمەکانی ئێمە بەشێکیان لێرە دانیشتوون کە بەردەوام من لەوەی بگەنە خاڵی هاوبەش بە تایبەتی لەسەر ئەجەندای حکومڕانی کە بابەتی هەرە گرنگە و پێم وایە قۆناغێکی زۆر باشیان تێپەڕاندووە و گەیشتون بە خاڵە کۆتاییەکان کە ئینشاءڵڵا ئەوەش لە ماوەیەکی زوو ئەجەندای هاوبەشی حکوومەت تەواو بکرێ تر دەمێتەوە سەر بابەتی پێکێنانی حکوومەت و تەوزیعی کابینەکە کە هیوادارم دیسان هەموو لایەک پەلە بکەن لە پێکێنانی ئەو حکوومەتە بێگومان خۆم یەکێکم لەو کەسانەی کە پێم وایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە تاکو زووە ئەو حکوومەتە پێک بێت گۆڕانکاریەکان لە ناوچەکەەوە دەخوازن ئێمە لە کوردستان یەک هەڵوێست بین پێگەیەکی بەهێزمان هەبێت حکوومەتێکی باش و ڕێکمان هەبێت و پەرلەمانمان کارە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی تەحەدیاتی ناوچەکە ببینەوە و خۆشمان ئامادە بکەین بۆ گۆڕانکاریەکانی داهاتووش. ینی ترسێک هەیە لە دوو ئیدارەی ترسێک هەیە لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی جارێکی تر تێک بچێتەوە هەڵبژاردنەکان زۆر گەرم بوون بۆ نمونە ئێستش جنابەت شیعاری ریفۆرمت هەڵبژارد کاتێک کە بوویە سەرۆکی حکوومەت ریفۆرمێکی چاک هاتۆتە ئاراوە لە بواری کارەبا لە بواری شەفافیەتی با بڵین دارایی یاخود زیادکردنی سەرچاوەکانی دارایی بۆ حکوومەتی هەرێم بەڵام هێشتا لە کوردستانە هاتنی مەعاش عینوانە و مانشێتە و هەواڵی بەپەلەیە سەردانەکانتان بۆ لای یەکتری هێشتا هەر مانشێت و هەواڵی بەپەلەیە تەسەورەکەی حکوومەتی داهاتوو بتوانێت ئەم کێشانەی خەڵک چاوی لەوەیە هەم ترسە سیاسیەکەی دوو ئیدارەی هەم ئەم مەسەلەی خزمەتگوزاری مەسەلەی چاکردنی موچە
ئەم حکومەتەی داهاتوو بتوانێت چارەسەری بکە؟ پێویستە خۆ حکومەت وەسیلەیەکە بۆ جێبەجێکردنی ئەجەندایە کە خزمەتی وڵاتی بکە. بینە حکومەت ئیشی چییە؟ و ئەو شتەی بۆ خەڵک گرنگە کە چۆن ئێمە بتوانین خزمەتیان بکەین لە هەموو ڕۆیەکەوە ژیانیان ئاسانتر بکەین. لەنەبەت باسی موچەت کرد. بە حقیقەت زۆر ناخۆشە کە بابەتی موچە ببێ بە هەواڵی مانگانە و وڵاتێکی وەکو عێراق هەرێمی کوردستانیشتەوە نەئەبوایە ئەمە هەر بابەت بێ. مافێکی سروشتی هەموو هاوڵاتیەکە هەموو فەرمانبەرێکە هەموو موچەخۆرێکە کە پێویستە لە کاتی خۆیدا موچەکەی خۆی وەربگری. بەڵام لێرەدا کێشەیەک لە سیستمەکەدا هەیە. عێراق خۆی ئابووریەکی هەیە کە لەسەر ئەساسی پارەی کاش دروست کراوە و ئەو وڵاتانەی کە پارەی کاش بنەمای ئابووریانە ناتوانن وەکو پێویست لە وڵاتانی پێشکەوتوی دنیا بە ستانداردێکی نێودەوڵەتی یان بە خێرایی پێش بکەون. کەواتە ئەوەیەک هەیە مەحدودیەتێک هەیە کە ئەم ئابووریە پێش نەکەوێت. ئەوەی ئێمە هەوڵماندا لە کوردستان بیکەین گرنگی بە مەئەسەساتیکردنی ئابووری خۆمان بدەین. ئیتر سیستمی بانکیە، بابەتی پێدانی موچەیە، یانیش گەڕانەوەی دەستهەڵاتە بۆ هاوڵاتی کە هاوڵاتی خۆی خاوەنی حسابی بانکی خۆی بێ و دوور بێ لە میزاجی شخصی یانیش لە ململانی سیاسی یان لە بەشداریکردنی حزبەکان لە ڕێگریکردن یانیش بە هەر جۆرێک بێ کە تێکەڵ بن لە بابەتی ئابووری وڵاتەکە. کەواتە حکوومەت ئەبێ تەنیا لایەن بێ کە بتوانێت تعامل لەگەڵ بابەتی موچەی هاوڵاتیان بکە. ئێمە بەرنامەیەکمان دانا کە بەداخەوە پشتگیریەکی زۆری سیاسی لێ نەکەوتەوە تایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بوچوونی جیاوازی بۆ دروست بوو، بەڵام من دەتوانم بە ڕاشکاوی و زۆریش بە دڵنیاییەوە بڵێم ئەو کەسانەی کە بەشدار بوون لە پرۆژەکە خۆیان باشترین وەڵامیان هەیە، چونکە بەپێی ئەو ڕێژەیانەی کە ئەو سەرژمێریانێکە کراوە سەروی 95 ئەو کەسانەی کە بەشدارن لەم پرۆژانە ڕەزامەندن لە جۆری ئەم پرۆژەی کە ئێمە دەستمان پێکردە و ڕفۆرمانەی کە کردومانە. یەکێک لەو شتانە بابەتی هەژماری منە کە من دەمەوێت زۆر بە ڕاشکاوی باسی بکەم. بەداخەوە هیچ مبەرڕێک نییە کە هەژماری من بەردەوام نەبێت، چونکە ئەم هەژماری منە بە پێچەوانەی ئەوەی کە لە بەهەڵا پرۆپاگەندەی بۆ کرا پرۆژەیەکە تەنیا لە بەرژەوەندی هاوڵاتیدایە. هاوڵاتی ئەوێ بە خاوەنی حسابی بانکی خۆی و هاوڵاتی دەستهەڵاتی ئابووری خۆی بۆی دەگەڕێتەوە، حکوومەت موچەکەی پێدەدا و ئەمە تەنیا بەشێکە لە باشی ئەم پرۆژەیە. بەشەکەی تر دروستکردنی ژێرخانێکی ئابووریە کە وڵاتی ئێمە لە سیاسەتی کاش بگوازرێتەوە بۆ سیاسەتی بە دیجیتالکردنی مؤسساتی ئابووری ئێمە. کەواتە وڵاتی دەتوانێت قەرز لە بانک وەربگرێ، بۆ شەفافیەت باشترە لە هەموو ڕێیەکەوە و پێویستیش ناکە هەموو هەمیشە احتیمال لەسەرەوە بکە سیولەی بانکی نییە یانیش پارە نییە لەبەرەوەی من ناتوانین موچە بدەین. بە سیستمێکی دیجیتالی هەمیشە موچە لە کاتی خۆیدا دەدرێەوە. ئەو کەسانەیش کە بەشدار بوون لە پرۆژەکە زۆر ڕەزەمەندە تەنیا ئەوانە نەبن کە لەوانەیە زۆر شارەزای بەرنامەکە نەبن، یعنی لە ڕووی تەکنۆلۆژیاوە شارەزەیەکی ئەوتوان نەبێ، لەوانەیە هەندێک گرفتی زۆر بچووکە بێت کە دەتوانم بڵێم تەنیا 1% بابەتەکان بوون تا ئێستا. من ناڵم هەموو کەسێ بە پشتیوانی پرۆژەی هەژماری مەمکە، بەڵام بێگومان هیچ لایەنێکیش ناوێ بۆی هەبێ کە ڕێگری لە بەرنامەی حکوومەت بکە کە ئەم پرۆژەیە بەردەوام نەبێ. لە سەرڕاستی هەموو کوردستان هیوادارم ئەمە بەردەوام بێت و بتوانین بەیەکەوە خزمەتی هەموو هاوڵاتی کوردستان بکەین. ئەمە بەشێکێتی و دەتوانم زۆر بە دڵنیاییش بڵێم کە ئێمە توانیمانە زۆر سەرکەوتوانە پرۆژەکە جێبەجێ بکەین و ئەنجامەکان خۆیان وەڵام دەرەوەی هەموو پرۆپاگەندەیەکی نەرێنین. لەلایەکی ترەوە بەرنامەی ڕۆناکی کە بەشێک بووە لە ریفۆرمی ئێمە، ئەویش مەسەلەی بە 24 کاتژمێریکردنی
کارەبای نیشتیمانیە کە بە هاوڵاتیان دەدرێت دیسان هەر بۆ مەرەمی سیاسی پرۆپاگەندەیەکی زۆر نەرێنی دەرحەق بەم پرۆژەیە کرا کە ئەویش ڕاست نییە بە حساب پارەیەکی زیاتر دەدرێت. من حەزەکەم تۆزێ ڕخسەتم هەبێ باسی بکەم چونکە یعنی بە هیچ جۆرێک پارە لەسەر هاوڵاتی زیاد ناکرێت. جارێ 80% ئەو کەسانەی کە بەشدارە لە پرۆژەی ڕووناکی پارە کەمتر دەدەن لە جاران. تەنیا ئەو 20% کە گلەی دەکەن دەڵێن پارە زیاتر دەدەن ئەوانیش خۆیان بەرپرسن چونکە کارەبای زۆر سەرف دەکەن ناشیان ئەوێ پارەی دەرحەق بە و مەسرەفەی کە دەیکەن بیت ئەوە ناکرێت. ئەمە عەدالەت و دادپەروەری لەو پرۆژەیەدا هەیە کەواتە تۆ کەم سەرفیکەی کەم پارە دەدەی زۆر سەرفیکەی ئەبێ بەرپرسیار بی بەرامبەر بە ڕەفتاری خۆت. کەواتە ئەمە بەشێکە لە پرۆژەیەکی زۆر گرنگ کە ئەمە 30 ساڵ ئێمە بەدەستیەوە دەناڵێنین و هیوادارم بتوانین لە کاتێکی زۆر نزیک مژدەی زۆر خۆش بە هەموو خەڵکی کوردستان بدەین. ئێستا گرنگی بە سەنتەری شارەکان دەدرێ بە هەولێر، سلەیمانی، دهۆک و شارەکانی تریش ئەکەونە ناو پرۆژەیە کە هەموو ئەو شارانە ئەبن بە خاوەنی کارەبای 24 کاتژمێری. هاوڵاتی تەماشای ئەو بەشەی دەکرد کە حکوومەت بۆی دابین دەکات کەواتە ئەو بڕەپارەی بە حکوومەت دەیدا یان نەیدەدا تەنیا ئەمەی لەسەر خۆی بە کولفە حساب دەکرد. بەڵام ئەو بڕەپارەی کە بە موالیدەکانی دەدا ئەمەی حساب نەدەکرد. ئێستا کە حکوومەت لە جیاتی ئەو موالیدەکان کارەبای 24 کاتژمێری دەدا خۆ ئەبێ هاوڵاتی بەشیا و بڕەپارەیەش هەر بە حکوومەت بداتەوە. بەڵام کە کۆی دەکەیتەوە من نامەوێت بچمە ناو زۆر وردەکاری کە کۆی دەکەیتەوە کۆی گشتی خەرجی کارەبا لەسەر هاوڵاتی ئاسایی زۆر کەمتر دەبێت. بەڵام ئەوەی خۆی ڕەغبەتی هەبێ کارەبا زۆر سەرف بکە ئەبێت تەحملی بەرپرسیارەتی ڕەفتارەکەی خۆشی بکە. ئەگینە بە هیچ جۆرێک حکوومەت نە پارەی زیاد کردووە نە مەبەستی شێتی پارە زۆر بکە. بە هەموو جۆرێک مەبەستی حکوومەت ئەوەیە کارەبای 24 کاتژمێری نیشتیمانی بە نرخێکی گونجاو و هەرزانتر لە جاران بۆ هاوڵاتی دابین بکە. ئەمەش تەنیا بەڵێنێک نییە، شتێکە کردومانە. کەواتە ئەمە شتێک نییە من بڵێم دەیکەین، کردومانە و ئەنجامەکانیشی دیارن. لە لایەکی ترەوە بابەتی ئاو، یعنی ئەم سێ شتە زۆر گرنگە بۆ هاوڵاتی. ئاوە، کارەبایە و بابەتی موچە و ژیان و گوزەرانی ئابووریە. بابەتی ئاویش بەتایبەتی شارێکی وەکو هەولێر کە بەدەست بێئاوی وە دەیناڵی ئێمە پرۆژەیەکی زۆر گەورەمان دەست پێ کرد کە پرۆژەی فریاگوزاری خێرا بووە بۆ گەیاندنی ئاوی زەی گەورە بە شاری هەولێر کە هیوادارم لە ماوەیەکی زۆر کووردا ئینشاءڵڵا ئەوەش ئەنجامەکەی تەواو بێ و هەموو شارەکانی تریش ئەگەر ئێمە بتوانین گرنگی بەو سێ کارە خزمەت گوزاریە زۆر گەورەیە بدەین ئێمە دەتوانین لە زۆر ڕۆوە باری ژیانی خەڵک ئاسان بکەین کە ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتە. ئەرکی حکوومەت ئەوەیە چۆن خزمەتی هاوڵاتی بکە، چۆن هاوڵاتی لێ ڕازی بێ. بەڵام هیوادارم ڕاگەیاندنەکان، هیوادارم ئەو کەسانەی کە پسپۆرن و دەیانەوێ شتەکان وەکو خۆیان ببینن بێن بە وردی سەیری ئەم پرۆژانە بکەن و دواتر تەقیمی گشتیش بۆ هاوڵاتی خۆی بگەڕێتەوە، بزانن هاوڵاتی تا چەند ڕەزامەندە لەو شتانەی کە تاکو ئێستا ئێمە بۆمان جێبەجێ کردوون. هیوادارم بەردەوام بین لەو ڕیفۆرمانە. ئەمەش بە لایەنێک بە تەنیا ناکرێ، پێویستی بە هاوکاری هەموو لایەک هەیە، پێویستی بە هەموو لایە سیاسیەکان هەیە، پێویستی بە پشتیوانی خەڵکی کوردستان هەیە کەواتە هاوڵاتی خۆی فاکتەری سەرەکی سەرخستنی پرۆژەی ریفۆرمە. پرسیارەکانم بۆ جەنابەت هەمووی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با پرسیاری کۆتام بۆ جەنابەت وەکو جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بێ پلانی پارتی بۆ هەڵبژاردنەکانی عێراق چییە و بەڕای جەنابەت هەڵبژاردنەکانی داهاتوو لایەنە کوردیەکان و حیزبە کوردیەکان چۆن بەشدار بن باش؟ ئەمە زۆر جار باز دەکەین لەگەڵ هەموو لایەنە کوردستانیەکانیش ئەم قسەیەمان کردووە چەندین جار. ئەگەر ئێمە نەتوانین هەمومان یەک حزب بین، نەتوانین هەمومان یەک بیر و باوەڕ بین، خۆ دەتوانین یەک هەڵوێست بین، بەتایبەتی لەسەر پرسە نیشتیمانیەکان، بەتایبەتی لەسەر پرسە گشتیەکان، لەسەر ئەو پرسانەی کە بەرژەوەندی گشتی و نیشتیمانین و ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە دەکرێت بیر و بوچوونەکانمان لە یەکتر نزیک بکەین و هەموو هەوڵێکیش بدەین
کە مافە دەستوریەکانی هەرێم دەستەبەر بکرێن چەندین خاڵ گرنگ ماوە لە دەستوری عێراقدا کە بەداخەوە تا کوێستە جێبەجێ نەکراون بەشێک لەوە بابەتی مادەی 140 بابەتی ناوچە دابڕێنراوەکانە کە تا کوێستە وەکو پێویست کاری لەسەر نەکراوە ماوەی ڕابردوش بینیمانن کە چۆن ڕێگری لە جوتیارە کوردەکان کران کە بتوانن بچن زەویزاریەکانی خۆیان بکێڵن کەواتە ئەم خاڵانە گرنگە ئێمە ناکرێ تەنیا هەموو کێشەکانی خۆمان بچوو بکەینەوە لە بابەتی موچە ئێمە زۆر کێشەی ترمان هەن کە پێویستە هەموو بە یەک دەست و بە ڕوحیەتێکی نیشتیمان پەروەرانە لەگەڵ یەک بین بۆیە بتوانین کاریگەری باشیشمان هەبێ لە ڕاستکردنەوەی شێوازی حکومڕانی لە بەغدا و ئەو هەڵبژاردنانەیە کە دەشکرێن لە داهاتوو لە عێراق پێم وایە ئینشاءڵڵا ئەنجامی باشیان هەبێ و هەموو لایەک بتوانن بەشداری بکەن باشترین شێوازی حکومڕانیش پرۆسەی دیموکراسیەتە کە هەڵبژاردن ناوەڕۆکی پرۆسەی دیموکراسیەتە هیوادارم ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردننی سەرکەوتوو بن و حیزبە کوردستانیەکان بیر لەوە بکەنەوە چۆن بتوانن دەوری خۆیان لە بەغداش زیاد بکەن و ئەوەی نەک تەنیا داکۆکی لە مافی خەڵکی کوردستان بکەن بەڵکو داکۆکی لە جێبەجێکردنی دەستور لە سەرتاسەری عێراق بکەن و ئەوەی ئێمە بتوانین دابینی پشتیوانی خەڵکی تریش بکەین لە سەر ئاستی عێراق و هەموو پارێزگاکانی تر بۆ جێبەجێکردنی دەستور و خاڵ بە خاڵی دەستور بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بەخێر بێی بۆ دیداری سلێمانی بەخێر بێی بۆ شاری سلێمانی بەخێر بێی بۆ زانکۆی ئەمریکای عێراق سلێمانی زۆر سپاس.